لەو سەردەمانەیە بوو کە ئیتر خەڵکی شاری سلەیمانیش و ئەلمانیە کوردیەکانیش وەکو تۆفیق وهبی و ئەو ڕەمزانەی تر ڕەمزی بەگو تۆفیق بەگو ئەوانە هەستیان پێ کرد کە ئەوان بە تەنیا بۆ خۆیان وەکو کوڕی شار بە دەردی مارکسیەکانەڵێن وردە بورژوازی ناو شار کارەکەیان پێ هەڵناسووڕێ چونکە ئەمە وڵاتێکی سەناعی نیە کرێکارەکان وەکو مارکسیەکانەیڵێن ڕاپەڕێنرێن بۆ شۆڕشکردن لە ناو شارە و قەڵای سەختی سەرمایەدار تێکدرێ بەڵام یەکێکی وەکو شێخ کاریگەری هەیە لەو سەردەمانەیە ئیتر شێخیش هاتەوە ئەم دیو شێخ ئەو کاتە لە بەری ئێران بوو لە مەریوان هاتەوە ئەم دیو لە حەفدەی ئەیلولە ئەم مزاهرەیە لە سلێمانی لە 6 ئەیلول ڕوویدا 11 ڕۆژ دوای ئەوە شێخ هاتەوە ئەم دیو 100 چەکداری خۆی لەگەڵ بوو دوای وردووردە زیاتر پەیوەندی کرد بە خەڵکی ئاغای ئەو ناوچانەوە دەسەڵاتداری ئەو ناوچانە هاتە ناو پێنجێنی کۆنتترۆل کرد و ئیدارەی حکوومەتی لێبردە دەرەوە بە ناوی تەعزیەوە چوو بۆ پشدەر و عەهد و پەیمانی لەگەڵ کۆمەڵی ئاغای تری پشدەریە وەرگر کە هاوکاری بکەن ئەنجا هاتەوە بۆ بەری جاف تەماعی ئەوەی هەبوو کە جافەکان بێنێ بە تەرەفی خۆیان چکە جاف 2500 چەکداریان ئەو سەردەمە هەبوو گوێیان لە مەحمود بەگی خۆیان ئەگر کە پیاماقوڵی خۆیان بوو و ئیمتیداداتیشیان لە خوار سلێمانی لە هەڵەبجەوە بۆ کەلار بۆ کفری هەتا نزیکی خانەقین گرت بوو شێخ بە جەولەیەک لە ناو ئەمانە کاریگەریەکی گەورەی کرد و هەمویانی ڕاپێچ کرد بۆ لای خۆی یەک پارچە لە پێنجێنەوە بەرەو سلێمانی و ڕۆژهەڵاتی سلێمانی جنوبی سلێمانی هەتا گاتە بەری خانەقین کەوتە ژێر دەسەڵاتی شێخ و سەرەتای شۆڕشێکی گەورەی تیا دروست بوو بە قۆناغێکی زۆر گەورەیە ڕۆی ئەنجا خەڵکێکی تر لە ناو شارەکانەوە ڕۆیشتن حکومت مەجبور بوو هەروها بەریتانیەکان دانیشن دیراسەی ئەوە بکەن کە چۆن لە شێخ بدرێت چۆن عیلاجی بۆ بکرێت ئینگلیز لە سەرەتاوە محاولەی ئەویان کرد کە شێخ قەناعەت پێ بکەن لەو دی و حدود بێت دیاریان بۆ ناردبوو هەندێک چەکیان بۆ ناردبوو لەگەڵ مەبلەغێ پارە ئەمە کە کەوتبووە دەمی قەومی عەرەبیەکان ئەیانوت نا ئینگلیز شێخ ئەجوڵێنێ بۆیە ئێستاش قەومی عەرەبیەکان کە لەسەر شێخە نووسن ئەڵەن دەستکردی ئینگلیز بوو بەس خۆی وانە چونکە شێخ نەزەری وابوو هەروکو زۆر جاری تر وتومە لە نامەی شێخە کە نووسیەتی بۆ ئینگلیزەکان ئەڵێ ئێوە بۆ ئیستعدادتان هەبوو ئالجابر لە کوێیت بکەن بە دەوڵەت ئێمە لەوان گەورەتر و بەدەسەڵاتترین بۆ ناتەنوێ ئێمەش بکەن بە دەوڵەت لەبەرەوە شێخ طموحی ئەوەی هەبوو چوەک شەخص چوەکو کوردپەروەرێکیش دەوڵەتێکی کوردی دروست ببێ هەرچەندە لە بەری بادینانەکە زۆر کاریگەری نەبوو بەڵام کاریگەری لەسەر کەرکووک و هەولێر تا ڕادێک ڕەواندوزی کۆن پشدەر جافەتی لەوانە هەمووی هەبوو لەبەرەوە دەسەڵاتێکی باشی بۆ دروست بوو خەڵکانێکی زۆر ئەم جارە هاتن بەدەنگەوە ئەو ناوچانە هەمووی کەوتە ژێر دەستی شێخ